خیلی وزنه. آره والله. داده بی. والله. دیگه بکنم بیا. بولا. أخبوش كي توزع زوم مشكلة أنا أخذني. با. کامرای نبی بس. حیویشی نه. دیگه شو نتی برز بی بتایم. إبراهيم واه. إبراهيم. دور إبراهيم. أي شيء. كافدر كافدر. كافدر. ما gidiyor abi. Kızacak sıhhat diyor. بەڕێزن سلااوتان لێبێت خۆشحاڵین لە خولینایە بیرانیا لە خزمەتتاندا دەبین بۆ گواستنەوەی یاریەکان خۆشحاڵین ئەمڕۆ دەتوانین لە دەستپێکی یاری نێوان هەردوو تیپی لاوانی ئازادی و سەیوان لەگەڵتاندا دەبین لە ئێستادا دەستپێکی یاریەکە دەستی پێ کردووە وێن دەکەین چەندی بتوانن لایڤەکەمان بۆ شێر بکەن بۆی کە زۆرترین بەڕێز بتوانێت ببینێت بەڕێزم تازە دەستی بە یاریەکە کراوە 0-0 تا ئێستا یاریەکە 0-0 تازە یاریەکە دەستی پێ کردووە
تۆپ لە قاچی گۆڵچی تیپی سەیواندایە. هەڵوێست سعدی لەدانێک بۆ ناوڕاستی یاریگا. هێرشێک بۆ تیپی لاوانی ئازادی. هەڵدانی لا بۆ لاوانی ئازادی. لاوانی ئازادی بە درێسی زەرد و سەیوانیش بە درێسی سپی یاری دەکەن. ئەمڕۆ لەگەر یەکەم و لە یەکەم یاری خولی نایابی ڕانیەدا لە پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیا بە شێوەی ڕاستەوخۆ بۆتان دەگوازینەوە. دواتر لە تەلەڤیزیۆنی ڕانیەش بە شێوەی دووبارە لێ دەدرێتەوە. هێرشێک بۆ سەر تیپی سەیوان. هێرشێکی تیپی سەیوان لەلایەن گۆڵچی لاوانی ئازادیەوە ئاسانی گیرە. هەڵدانێکی درێژ بۆ لاوانی ئازادی لەلایەن گۆڵچی سەیوانەوە بە ئاسانی دەگیرێت. هێرشێکی سەیوان بۆ سەر گۆڵی لێدەنشوت لەلایەن گۆڵچی ئازادیەوە گیرە. ئەمڕۆ خۆمان خۆشحاڵە زانین وەکو تەلەڤیزیۆنی ڕانیا لەگەڵتانین بۆ گواستنەوەی خولی نایابی ڕانیا لەگەڵ هاوکارم بێستونی ئیبراهیم کامێرەمان لە خزمەتاندا دەبین بۆ گواستنەوەی یاریەکە. هەڵدانی لا بۆ لاوانی ئازادی. لێدانی سزا بۆ یانەی بۆ تیپی لاوانی ئازادی. لێدانێکی ڕاستەوخۆ تا سەیاریەکە بە ئەنجامی 0-0 بەردەوامە.
هەڵدانی لە بەرژەوەندی تیپی لاوانی ئازادی. لەلایەنی سزا بۆ تیپی سەیوان بۆ ناو گۆڵی لەلایەن گۆڵچی لاوانی ئازادیەوە دەگیرێت. تۆپ لای یاریزانی ژمارە 14. هەڵدانیدا بۆ لاوانی ئازادی هێرشێک بۆ سەر گۆڵیانی سەیوان، گۆڵی تیپی سەیوان. لێدانێکی ناڕاستەخۆ لەلایەن یاریزانی ژمارەزانە ئەریوان بۆ ناو گۆڵی، بەڵام گۆڵ نەبوو. هێرشێکی ترسناک بوو بۆ سەر تیپی سەیوان. لەلایەن گۆڵچی تیپی سەیوانەوە جێبەجێ دەکرێت. هەڵوێست لەلایەنی سزا لە بەرژەوەندی تیپی سەیوان. سپاس کاک ڕۆژیان، بەڵێ بەدڵنیاییەوە ڕاستە. بەڕێزان، تەشکیلەکە لاوانی ئازادی ئازاد عەبدوڵڵا، هەردی عوسمان، نادر هەمزە، نێچیبان هیدار، کاروان ئەحمەد، ریوان عەبدوڕەحمان، سەردەم عەبدوڵڵا، ئاکار عەلی، هۆگر غازی، هەردی حەسەن، هەڵوێست ئیسماعیل بەشدارن وەکو یاریزانی سەرەکی.
تیپی سەیوانیش هەرێکە لە یاریزان هەڵوێست سادیزانە محەممەد جەلال خدر مەشخەڵ ڕەسوڵ هەکار سامان هۆگر عەلی سعد کەمال سەردار مستەفا ئەحمەد وشیار هۆکار عزت لەگەڵ یاریزانی ژمارەدا کە ناوەکەی زۆر جوان دیار نییە لە لای من هێرشێک لێدانێک لەگەڕێنرێتەوە لەلایەن تیپی سەیوانەوە لێدانێک هێرشێکی تیپی سەیوان یارەکە بەردەوامە بە ئەنجامی 0-0 لە نێوان هەردوو تیپی لاوانی ئازادی و سەیواندا ئێستا تۆپ لای گۆڵچی لاوانی ئازادیە
ئەمڕۆ لە یەکمیاری خولینایە ڕانەدا ژمارەیەک لە هاندەرانی هەردوو تیپ و ئارزومەندانی وای تۆپێ لە ناو یاریگە ئازادڕەش ئامادەن بۆ بینینی یاریەکە. لەبەر گەرمی و کەش و هەوا بۆماوەی چەند دەقەیەک یاریەکە دەوەستێنرێت. بەپێی کات و دەرفات ئێمە ڕۆژانە یاریەکانی خولینایە بیڕانێ دەگوازینەوە و ئومێد دەکەین جێی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. لە کەم و کورتی مامبورن بڕیار وایە لەلایەن لیژنەی تیپەمیریەکانەوە نادیڕانێش لە یاریگای ئازادڕەش شوێنی تایبەت بە ڕۆژنامەنووسان و شوێنی کامێرە دروستکەن کە ئەوە جێگەی دەستخۆشیە بۆ لەمەوە دوای یاریەکان بژبێکی جوانتر لە شوێنێکی بەرزترەوە یاریەکان دەگوازرێنەوە. بڕیار وایە بوو ئەمڕۆ تەواو بکرێت بەڵام دیارە تەواو نەکراوە. بڕیاران داوە وەستاکە بڕیاری داوە کە سبەینێ کۆتایی پێبێنێ و شوێنەکە بەسترێت.
یارێکە فیکی حەکەم لێدا بۆ دەستپێکردنەوە یارێکە. Mamazat şöyle mamazat. Başa karvanı hastava. هێرشێکی ترسناک بۆ سەر تیپی سەیوان بەڵام لەلایەن یاریزانی ژمارە 6 کاروان ئەحمەد نەتوانرا بکرێتە گۆڵ. لە ئێستادا یاریەکە بە ئەنجامی 0-0 بەردەوامە لە نێوان هەردوو تیپی سەیوان و لاوانی ئازادی. تۆم ناڕاستی یاریگادایە. هێرشێک بۆ سەر گۆڵی تیپی لاوانی ئازادی دەپسڕێنرێت. هەڵدانی لە بەرژەوەندی تیپی سەیوان. گۆڵ لێدانێکی مەترسیدار بوو بۆ سەر تیپی لاوانی ئازادی.
تا سیارێکە بە ئەنجامی 0-0 بەردەوامە لە نێوان هەردوو تیپی سەیوان و لاوانی ئازادی. تۆپ لە قاچی یاریزانانی تیپی سەیواندایە لە یاریزان ژمارە 14 بۆ ژمارە ئۆفساید. بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەردەوامین لەگەڵتان بۆ گواستنەوەی یاری نێوان تیپی لاوانی ئازادی و سەیوان لە خولی نایابی ڕانیەدا. لێ سادە لە گێمی یەکەمی یاریەکە داین لێدانێک ئاسانی لەنگۆڵچی سەیوانەوە لە ژیرێت. لەدانێکی بەهێز لەلایەن یاریزانانی ئازادیەوە دەپسڕێنرێت. گۆڵێک بۆ تیپی لاوانی ئازادی لەلایەن یاریزانی ژمارە 8 ئاکار عەلی. ئاکار عەلی شاکار عەلی یاریزانی ژمارە 8 تیپی لاوانی ئازادی شاکار عەلی گۆڵی یەکەمی تیپەکەی. ساسی 6 دقە لە یاریەکەمان لە یاریەکە تێپەڕیوە. بطل شاكر بطل شاكر یاریەکە دەستی پێ کردەوە. يلا بطل كاري دي هوكر بطل هوكر اكبرين هوكر احمد ابوزه والله بطل هوكر اكبرين هوكر جان بطل هوكر هوكر دي كاروان هوكر يلا هل جنبك هوكر لا كاروان
كاروان كاروان دوري والله يجيب بروي موقف أنا بيزان لە خولی نایابی ڕانەدا ئەم یاریە لە خولی نایابی ڕانیە نەک تایبەت یانی ڕانێ بێت. باشا سدم جواز سدم أقل لي يعني بيه كارو أمبروناوي هربي وريابن نادري ما لبن ها لێدانێکی ڕاستەوخۆ بۆ تیپی سیوان ساید لە بەرژەوەندی لاوانی ئازادی یەکێک لە یاریزانەکانی تیپی لاوانی ئازادی بەهیوای سەلامەتی بۆی لە تایمی یەکەمی خولی نایابی ڕانیە لەگەڵتان بەردەوامین بۆ گواستنەوەی یاری نێوان هەردوو تیپی لاوانی ئازادی و سەیوان لا کەم کورتیمان ببورن بەردەوامین لەگەڵتان لەگەڵ هاوکارمان بێستون ئیبراهیم هێرشێکی لاوانی ئازادی لە پشەندێت نادر أقدر شوية بنادر یاریەکە بەردەوامە بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە 0 لە بەرژەوەندی تیپی لاوانی ئازادی
لێدانێکی ڕاستەخۆ بۆ تیپی لاوانی ئازادی جێبەجێ دەکرێت بەڵام بۆ دەرەوە یاریگا تۆپ لە قاچی یاریزانی ژمارە 14 باشا باشا بطل يسار بطل هێنشی مەترسیدار بوو لەسەر گۆڵی تیپی سەیوان سردم قدر سردم هەڵدانینە لە بەرژەوەندی تیپی سەیوان لای یاریزانی ژمارە 23 بۆ ناو دیمەنی هاندەرانی هەردوو تیپ و ئارزومەندانی وەرزش لە ڕانیە بۆ بینینی یاری نێوان هەردوو تیپی سەیوان و لاوانی ئازادی بەهیوای سەلامەتی بۆ هەردوو یاریزان گۆڵچی تیپی لاوانی ئازادی و یاریزانی سەیوان
بە بنەوەی کۆتای هاتنی گەوی یەکەمی یاریەکە دەتوانن لە بینەری بن لە تەلەڤیزیۆنی ئیڕانیە لە سەر ئامێری HD بۆ کە دەتوانین لە تەواوی کوردستان ببینرێت. تۆپ لای یاریزانانی سیوانە لەلایەن یاریزانی لاوانی ئازادی دەگیرێت. پاسێک بۆ پێشەوە دەپسڕێنرێت تۆپ لای یاریزانانی سیوانە گێم یەکەمی یاری نێوان لاوانی ئازادی سیوان بە ئەنجامی 1-0 بەردەوامە لە بەرژەوەندی لاوانی ئازادی. لێنانی کۆرناڵ بەڵام بۆ دەروی گۆڵ. دیارە حەکەم کاتێکی سووری بە ڕووی یاریزانێکی یانی پیپی سیواندا بەرز کردەوە.
ئێستاش گێمی یەکەمی یاریەکە کۆتایی هات بە سەرکەوتنی تیپی لاوانی ئازادی بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە 0 لە بەرامبەر تیپی سەیوان.